باڵێ گەڕینەوە لاتان بۆی کە بچین لای تەوەری کۆتایی بەرنمەکەی ئێمە لە ئەم بەشەی کۆتاییە قساکەین لەسەر ڕۆڵی خاتوونەکان ژنان لە کۆمەلگادا لە ئێستاە ئەبینین پیاوان شان بە شانی ژنان با بڵێن لە بوارە جیاوازەکانە کارەکەن یان بە پێچانەکە ژنان شان بە شانی پیاوان لە بوارە جیاوازەکان بۆ دروستکردنی کۆمەلگایەک کە بەرەو پێشەوە ئەڕوات بەشداری ئەکەن زۆر ماندوو ئەبن بەڵام ئەم ماندوو بوونە زۆرە دەستیانی سارد نەکردوێتەوە و ئێمە لە ئەم تەوەرەیە قساکەین لەسەرەوەی کە ئەبێت ژنێک بۆەوەی کە بەم شێوەیە بتوانێت دەستی دیار بێت بتوانێت خشتێک بخاتە سەر خشتەکانی تر بۆ دروستکردنی دیوارێکی پتە و بۆ ئەوەی کە بینای کۆمەلگای لەسەر بنرێت ئەبێت چی بکات هەنگاوەکانی چۆن بنێت بربەستەکان چیە ئەبێ ئەم بربەستانە چۆن چارەسەر بکرێت بۆی کە لەسەر ئەم بابەتە بدوێن خاتونی بەڕێز تارا شێخ عوسمان ڕۆژنامەنووس لە لامان ئامادەیە تارا خەنگیان بەخێر سپاس زۆر بەخێر بێت مانی باش تاراخان ماشەڵڵات لێبە یەکێک لەو خاتونانەی زۆر چالاکیت هاوسەریت دایکیت بەڵام لە پاڵیشە ڕۆژنامە نووسێکی بوێری وەرگێڕێکی بەتوانای خاتونێکی چالاکی کۆمەلگای جا پێمان بڵێت وەکو خۆت چیت کردووە کە توانی و تەفرەی هەموو بوارەکانی ژیانت بکەوی بەڵێ دەستان خۆش بێ سەرەتا ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین کە لە کۆمەلگا یا لە ناو کۆمەڵە ژنان و پیاوان ڕۆڵ و کاریگەریەکانیان چۆنە و بۆچی ئەبێت ئێمەی ژنان لەگەڵ پیاوانە هاوشانی پیاوان بێکەوە کارەکان ڕاپەڕێنین بۆ ئەوەی بگەینە ئاستی کۆمەلگە پێشکەوتووەکان ئەمە تەنها بەدەم ناکرێ ئەلبەت مەسەن ئەو کۆمەلگایانی کە تیا ژنان و پیاوان بە شێوەیەکی با بڵێن جۆرێ لە یەکسانی بێ کۆکارەکەن بێکەوە ئەو کاروبارانی ڕۆژانەیان ڕائەپەڕێنن بە چەندین قۆناغی دژوار و سەختا تێپەڕیون و توانی ویانە با بڵێن قوربانی زۆر بدەن ژنان لای ئێمە و من کە یەکێکم لە ژنانی ئەم کۆمەلگایە ئەلبەت سەختیم چەشتووە بەڵام لەگەڵیشیە هاوپشتی و هاوکاری خێزانەکەم چ کاتێک کە لە ماڵی باوەکما بووم کە برا خوشک باوک دایک هەمویان هەریەکەی بە شێوازی خۆی هەریەکەی بە ئوسلوبی خۆی لەگەڵ منە پشتیوانم بووە و هاوکارم بووە دواتریش کە هاوسرم پێک یعنی ژیانی هاوسەریم پێک هێناوە مێردەکەم بە هەمان شێوە هاوکارێکی سەرسەختمە تەنانەت لەو ساتانەی کە من ئەمێ تۆزێ با بڵێن جۆرێ لە تەمبەڵی بنوێنم ئەو جارێکی کە وزەم پێ ئەداتەوە و داوام لێ ئەکا کە بەردەوام بم لەو کارانی کە ئەیکەم ئەم پشتیوانیە زۆر گرنگە ئەلبەت کە لەگەڵیشیە ئەو خانمەی کە ئەوێت توانای لە شتێکە هەیە ئەبێ ئامانجێ دیاریکە ناکرێ هەرخۆی بڵێ من ئەمێ بڕۆمە دەرەوە ئەمێ بۆ نمونە تێکەڵی بازاری کار بم ئەمێ بڕۆم فلانشت بکەم ئەبێ ئامانجێکی هەبێ لەو کارەیە ئەوێت چی بەدەست بێنێ و ئەبێت بزانێ دەرەوە هەمووی بەگوڵ نەچنراوە دڕکی تایە هەورازوونی شێو هەیە لەحزەیەک هەیە یاساتێک هەیە مەسەلەن تۆ ئەگەیتە بنبەست ئەبێ بزانی چۆن ئەمانەتێ ئەپەڕێنی بۆ هەموو هەنگاوێکت ئەبێ ئامان یعنی کە ئەتەوێت لە ئامانجەکە و نزیک بیتەوە کۆمەڵێ پلان و بەرنامەی تایبەت بە خۆتت هەبێ و ڕۆژانە خۆت ئەپدەیت کەیتەوە و بتانی بەرەنگاری هەموو ئەو ئاڵنگاریانە بی کە لە دەرەوە چاوەڕوان باشترەخان لە ئێستاە ئەوەی کە بەڕێستان ئەیبینن ڕۆژنامەنووسێکن چەندین ساڵە لە بواری ڕۆژنامەیە کارەکەن لەسەر جەمبوارەکانە تا چەند دەرفەت ڕەخساوە بۆ ژنان بۆ خانمان کە بێنە پێشەوە لەسەر جەمبوارەکانە بەتایبەت لە ڕاگەاندنە بڵێ پرسیارێکی زۆر جوانە ئێمە وەکو ژنان ئەگەر بڵین خۆمان تۆ زێجیاکەینەوە هەرچەنە ناتوانین بە تەواوی جیابینەوە بەڵام وەک ژنانی ڕۆژنامە نووز ئەتوانم بڵێم دۆخ و هەلوو مەرجەکان لە ئێستاە جۆرێک لە گونجاوتریتیایە وەک لە پێشوو ئێمە کە با بڵێن لە سەرەتاینەوە دەکانە کە هاتی نەبوارەکەوانێ ژمارەیەکی زۆر کەم بووین چ وەک ژنانی ڕۆژنامە نووس چ وەک ژنانی ئەدیب و نووسەر و ئەو ژنانەی کە با بڵین لە دەرەوە کاریانە کرد خۆشبەختانە هەر لە سەرەتاینەوە دەکانەوە با بڵین میدیای بینراویش هاتەکایەوە کە تەلەڤیزۆنی گەلی کوردستان با بڵین یەکەم میدیای بینراوی کوردی بوو لەو کاتەیە کۆمەڵی خانمی بەتوانا کۆمەڵی خانمی بۆ ئەو ڕۆژگارە قوربانی دەر هاتنە ناو مەیدان
گۆڕەپانەکەەوە و لە گۆڕەپانەکەدا ڕۆڵی خۆیان بینی ئێمە گەرباسی ئەوە بکەین ژنان لە ناو میدیایە بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆیە چۆنەڵی هەنگاوی باشیان بڕیوە بەڵام ئەم هەنگاوە باشانە یعنی پێویستی بە کۆمەڵێک سەرنجەکە لە سەریدا بنین بۆ نمونە مەسەلەن وەک باسم کرد پێشتر بربەستەکان یا با بڵین ئەو شتانی کە ئەهاتە بەردەمی ژنانی ڕاگەیاندن کار بە هەرسێ بوارەکەی بینرا و بیسترا و خوێنرا و تووشی کۆمەڵێک کۆسپ و تەگەرە ئەبوونەوە کە ئێستا جیاوازە لەو کاتە ئێستا جۆرە کۆسپ و تەگەرەکان جۆرەکانی جیاوازترە لە جاران نەزڕی کۆمەلگا تێڕوانینی کۆمەلگا چونکە ژنان کەمتر ئەبینران لە دەرەوە بۆ نمونە ژنانێک هەبوون کارمەند بوون لە بڵێن دائیرەکانی حکومەتە یان ژنان مامۆستا بوون ئەمانە ئەبینران لە دەرەوە بەڵام کەمتر ژن لەسەر شاشە ئەبیرا ئەنجان نەزڕی ئەو کاتە لەبەرەوەی ئێمە تەلەڤیزۆنێک هەبوو ئەویشی بەحسی لە ناوچوو بوو و ئەو خانمانی لەوێ کاریانە کرد یعنی بە شێوەیەکی گشتی ڕەنگەتیاشیا بوو بێ کە سەر بە بەعز دەبوو بێ بەڵام وا هەستەکرا کە ئەمانە کەسانێکن سەر بە بەعسن ئەو تێڕوانی نەما بوو تەنانە دوای ڕاپەڕینیش بەڵام دواتر وردە ئەو تێڕوانینە کاڵ بۆەوە لەم ڕۆیە شێوازەکە جۆرێکی کەیە تێڕوانینەکانی خەڵک بۆ نمونە بە تایبەتی میدیای بینراو جۆرێکی کەیە بۆ نمونە خەڵک دائیم بە چاوێکەوە سەیری میدیاکارانەکە لە ڕوخساری ناڕوانێ بە تەنها بەڵکو لە ئەو قسانی جۆلۆ قسانی ئەگرێکە ئیکا و هەروەها سەیری ئەو هەڵسوکەوتەی ئەکاکە ئەینوێنێ و جاری وا هەیە سەیری گوێ لە ئەو جۆرە بیرکردەوەیە ئەگرێ کە خانمەکە دەری ئەبڕێ ئەمانە هەمووی تێڕوانینی تازن و ئەبنە بربەست ئەگەر بێت و خانمێکی میدیاکار وە بە تایبەتی ئەوەی کە لە بواری بینراوە کارەکە یا ڕۆژنامەنووس کە لە بواری بینراوە کارەکە زۆرتر لەبەر چاوی خەڵکە بۆیە پێویستە جاران ئەیانود مەسەلەن ئاگاد لە خۆت بێ قسەت پێ نەڵێن قسەت پێ نەڵێنی جاران فەرقی هەیە لەگەڵ هی ئێستایە هی ئێستا پێ دەڵێ قسەکەی باش نەکرد چکە هۆشیارترە خەڵکی ئێستا ئەو بڵین بابەتە کە ویستی بیگەیەنێ جوان نەیگەیاند بە من نەمتوانی بە جوانی لەو بۆچوونە تێ بگەم کە خانمە میدیاکارەکە دەری بڕی ئەمانە هەمووی ئەڵنگاری تازن بۆیە من ئەگەر بکرێ حەزەکەم ئەوە بڵێم مەسەن بۆ نمونە لەبەر ئەوەی ئێستا تەکنەلۆژیا زۆر پێشکەوتووە زۆر یعنی ڕۆژانە ئێمەشتی تازە ئەبینین باشترە خانمە میدیاکارەکانمان بە تایبەتی ئەوە هەمووی یعنی ڕۆژنامە نووسەکان ئەوانی لە رادیۆ کارەکەن ئەوانی لە تەلەڤیزۆنەکانن تەنانەت ئەوانی کە لە وێبسایتی پیجەکانە کارەکەن ئەمانە پێویستە زۆر هەوڵ بدەن کە بتوانن یەکەم پسپۆڕی وەرگن لە بابەتێک و دووهەمیش بتوانن زۆرتر بخوێننەوە چونکە خوێندنەوە مەرج نییە تەنها باسی کتێب بکەین بەڵکو ئەو شتانە بخوێنەوە کە لە بواری پیشەکەی خۆیانە تارەخان ئێمە ئەیبینین لە ئێستاە بە خۆشحاڵی و ژمارەیەکی زۆری ژن لە کۆمەلگا وەکو پیاوان ڕۆڵەگەڕێ کار ئەکا تێڕوانینێک هەیە هەندێک جار ئەڵێن بۆ نمونە خاتوونێکە لەبەر ڕەواڵەتی گەیشتووە بەو پێگەیە ئەم تێڕوانینە چۆن بگۆڕێت لە هەردوو ڕەگەز کەسانێکی زۆر باشە کەسانێک شێلانێ بە پێچەوانەوە بن بەڵام خاتوونێک زۆربەی زۆری ژنانێمە بە سەربەرزی و بە شایستەی خۆیان گەیشتون بەو پێگەیە ئەم تێڕوانینە چۆن بگۆڕێت ئەرکی کێیە بیگۆڕێت کە متمانە بە شایستەی خانمەکە بکات بەڵێ خۆی ئەرکی هەردوو لایە ئەوەی تۆ جنا بدەی فەرمووی وایە کۆمەڵێک کەس هەن بەتوانان و بەتوانای خۆیان گەیشتونەتە ئەو پلانی کە ئەیانەوێت و چۆن بڵێ بە پلە گەیشتونەتە ئەو شتێک کە ئەیانەوێت بەڵام لەگەڵیشیا وای لێ هاتووە و سەردەمەکەشمان وای لێ هاتووە کە هەندێک کەس هەیە و فعلن لە هەندێ شوێنە لە هەندێ ناوەندا جاری وایە سیرەکەی بۆ نمونە خانمەکە ڕوخساری بۆتە ناسنامەی بۆ ئەوەی لەو شوێنە دابنرێ بەڵام لەگەڵ یا ئەم خانمە بە جۆرێ لە جۆرەکان خەتایەکی خۆی تایە ئەتوانێ بیسەلمێنێ ئەوە تەنها ڕوخساری نییە کە وای لێ کردو بگاتە ئەو پلەیە بگاتە ئەو شوێنە بگاتە چۆن بیسەلمێنێ بەوەی هەوڵ بە
بە تەنها ڕوخساری نەبێتە ناسنامی قسەکردنی شێوازی مامەڵەکردنی شێوازی بیرکردنەوەی لەگەڵ یا جوانیەکەی جوانتر کا با بڵێن لەگەڵ یا مەسەلەن جاری وا هەیە ئەم جۆرە بیرکردنەوانە زۆر بەداخەوە هێندەی لای ژنەکان خۆیانە لای پیاوەکان نییە. یعنی هێندەی من زۆر جاروە لە زۆر چاو پێکەوتنا باسی هاتۆتە سەربار باسی ڕۆڵی ژنان و پێگە و توانایی ژنان باسی ئەوەمان کردووە کە هێندەی ژن بڵێن شەڕ لەگەڵ ژنەکەی ڕەفیقی ئەکا هێندە پیاوێک بەو شێوەی شەڕمان لەگەڵ ناکە ئەمە ئەبێ بگۆڕین بەچی ئەیگۆڕین کە من توانایەکی جوانی تۆ ئەبینم توانایەکی باش لە تۆیە ئەبینم پێویستە شانازیت پێوە بکەم بۆ لەبەر ئەوەی تۆ وەک منی تۆ ژنی ناکرێ من بڵێم خانم سەحەر ئەوە بۆچی وایە ڕەخنەی لێ بگرم هینی کەم ئەگەر بشمێ ڕەخنەی لێ من بۆ خۆم وام لە ژیانی ڕۆژانەی خۆماوام کاتێ بمێ ڕەخنە لە خانمێکی هاوڕێم بگرم یا جارێ زۆر باشی ژنای ناسم بەڵام پەیوەندی پێواکەم ئەڵێ من حەزەکەم خۆ بە خۆ قسە بکەین نامێ کەسی کە ئاگدار بێت ئەبێ فێری ئەم جۆرە بیرکردنەوەیە بین ئەم جۆرە بیرکردنەوەیمان لێکا گەشەمان پێ ئەدا وەکو ژنان وامان لێکە کە پیاوەکە ئەگەر نیەتیشی بێ محاربە مام بکە یا با بڵێن دوژمنایەتی مام بکە ڕکەبەرایەتی مام بکە ئەویش لە ئێمەوە فێرە بێ هێمنتر و لە سەرخۆتر و ئەرکی ژن جارێکە ئەرکێکی گەورەتری لەسرە لە ماڵەوە ئەوانەی کە کوڕیان هەیە یا ئەوانی لە خێزانەکە مەسەم برایەکیان هەیە تازە پێگەیشتووە هەوڵ بن لەگەڵ یانە داوایان لێ بکەن کە کاتێ بۆ نمونە شتێک ئەبینێ لەسەر شاشەی مۆبایلەکەی خانمێک ئەبینێ بە جۆرێ لەسەر شاشەی مۆبایلەکەی لە تەلەڤیزیۆنێکە ئەیبینێ لە دەرەوە ئەیبینێ هەوڵ با ئەو برایەی یا باوکی یا هاوسەرەکەی یا هاوڕێ کوڕەکەی فێرکا کە پێویست ناکا من حەقی ئەوم هەبێ پێویست ناکە من لە ژیانی ئەواتە دەخولکەم چکە هەموو کاتێ و تویانە ئەگەر ئینسانێ تەدەخول لە ژیانی یەکێکا بکە حەقی بەسەر ژیانی یەکێکەوە هەبێ دائیم ئەو شتەی بەرامبەرەکرێکە تەسەوری ناکە لەبەرەوەی ئێمە فێری ئەوە بین لە ژیانی خۆمانەوە هەر لە مناڵیەوە مناڵەکانمان چ کوڕ بن چ کچ بن فێریان کەین وە پەروەردەیان کەین پێویست ناکە ئێمە حەقی ژیانی بەرامبەرەکەمان هەبێ تا ئەو کاتی کە زیانی هەبێ بۆ ئێمە باشە تارەخان ئەی وەکو ڕۆژنامەنووسێک بەڕێستان وەکو خاتونێکی ڕۆژنامەنووس چۆن هاتنە پێشەوەی ژنان ئەبینن بە تایبەت لە بوارە سیاسیەکەیە و تا چەند بە پێویستی ئەزانن کە ژنانیش لە بوارە سیاسەکەیە ڕۆڵیان هەبێ و هاتنە پێشەوەیان هەبێت بەڵێ ئەلبەت منەتوانم لەمەشا بڵێم من گەشتبینم لەبەرەوەی ژمارەیەکی زۆر لە خانمان هەم یعنی ئەوانەی کە لە بواری ڕۆژنامەوە ڕۆشتونەتە ناو سیاسەتەوە ئەمە زیاتر بۆ واگەڕێتەوە کە زۆر جار ئەو خانمانە جۆرێک لە پسپۆڕیان وەرگرتووە لە بوارەکەیە بۆ نمونە زیاتر حەزیان لە بەرنامەی سیاسی بووە زیاتر حەزیان لەوە بووە لە بەشی هەواڵەکانە کار بکەن ئیتر ئەمە بۆ هەر سێ بواری بینراوە بیستراوە خوێنراو باسەکەم حەزیان کردو لەو بوارەیە کار بکەن و چۆن بڵێ قوڵ بوونەتەوە تایە جاری وا هەبوو توانیویانە و با بڵێن بواریان بۆ ڕەخساوە چون خوێندویانە یعنی ئەو بوارەیان خوێن بۆن بواری سیاسەتیان خوێنە چوونەتە کۆلێژی یاسا چوونەتە پەیوەندی نێودەوڵەتیەک یاسا و ڕامیاری یعنی کۆمەڵێک بوارمان هەیە کە لە کۆلێژەکانە ئەخوێندرێت چون ئەوانیان خوێندو و دواتر وردە وردە لەگەڵیشیان لە ئۆرگانی حیزبیەکانە کاریان کردووە بۆیە توانیوانە وردە وردە بچنە بواری سیاسەتەوە و لە بواری سیاسەتیشا ژمارەیەکی زۆرمان بە دڵخۆشیەوە توانیویانە سەرکەوتنی باش بەدەست بێنن و وەکو ژنێکی سەرکەوتوو دیار ئەبینرێن لە ناو کۆمەڵگایە دەست خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەمە دەبوونە زۆر زۆر خۆشحاڵ بین